پشتگوێخستنی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و گرنگی پێنەدانی بە بیانووی قەیرانی دارایی هاوڵاتیانی نیگەران و بێزار کردووە. چالاکان و هاوڵاتیانی ئیدارەی سربەخۆی سۆران دەپرسن بۆچی لە نەخۆشخانە و نۆرینگە تایبەتەکان بە پارە هەموو شتێک دەست دەکەوێت، کەچی لە نەخۆشخانە حکوومیەکانی کەرتی گشتی نەخۆش و هاوڵاتی فەرامۆش دەکرێت و ناچار بە ڕووکردنە کەرتی تایبەت دەکرێت. دەڤەری سۆرانیش بێگومان کەم و کورتیەک جار زۆر هەیە، خەڵکێکی زۆر سەردانی هەولێر و هەروە ئەو شوێنانی کە بە عملیاتی تایبەت یانە چارەسەری تایبەتیان بۆکرێت بە پارەیەکی زۆر و خەڵکێکی زۆر هەژار ناچار بەوەیە کە بچێت عملیات و نەشتەرگەریەکانی خۆیان لەو شوێنانە بکەن کە بە پارەیە یاخود ئەشیعیان هەر زۆر هۆکاری دیکە هەیە کە خەڵک ناچارەکرێت کە بە پارە بیگرێت. بۆیە پێویستەکات ئەم دەڤەرە بەڕاستی گرنگی زیاتری پێ بدرێت لە ڕووی تەندروستی بۆ ئەو کەم و کورتیانە پڕ بکرێت و چیتر خەڵک سەردانی هەولێر و یان شارەکانی دیکە نەکا بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانیان. زۆر جار دەرمانەکان کە دەرمانی پێویست لە ناو نەخۆشخانەکاندا نییە، دەبێت خەڵک بێتە دەرەوە بکرێت. لە ئێستادا زیاتر گرنگی بە نەخۆشخانە ئەهلیەکان ئەدرێ. نەخۆشخانە ئەهلیەکانیش لە توانای هەموو خەڵکدا نییە، خەڵک بارگرانکی زۆری بۆ دروست بووە، یانش لە لایکی دیوە زۆر جار کە شتێکی کەم هەیە، ینی نەخۆش ئەوەندە گرنگ نییە، ئەوەندەی نەخۆشەکەی گرنگ نییە ڕەوانەی هەولێر دەکرێت یان ڕەوانەی شوێنەکانی تر دەکرێت. بەنسبەت کەرتی تەندروستی بەداخەوەکو هەر سێکتەریشی هەر لایەنێکی دیکە ئەبینی پڕیەتیرەکەم و کوڕی بەتایبەت نەخۆشخانە حکوومیەکان هەر لە نەبوونی دکتۆری پسپۆر، هەر لە نەبوونی ئەجهێزە یا تێکچوونی ئەجهێزە یا نەبوونی دا و دەرمان ئەتوانین بڵێن نەخۆشخانە حکوومیەکان خەریکا بنە شوێنێک تەنها بۆ تەحویلدانی نەخۆش بۆ عیادەکان. ئەوەی کە گرنگی زیاتر پێدەی نەخۆشخانە ئەهلیەکانە زیاتر کە هەموو کەسێکی توانای ئەوەی نییە کە با بڵێن بۆ نەخۆشی بچێتە نەخۆشخانە ئەهلیەکە. ئیدارەی سربەخۆی سۆران بە هەر چوار قەزاکەیەوە خاوەنی تەنیا یەک نەخۆشخانەی گشتیە. ئەم نەخۆشخانەیەش کەم و کورتی زۆری هەیە، بەشێک لە چارەسەر و نەشتەرگەریەکانی لێ ناکرێ و بەو هۆیەوە نەخۆش ڕەوانەی هەولێر دەکرێت. سەرەڕای ئەمەش نەخۆشخانەکە ماوەیەکی زۆرە ئامێری تیشتی MRI لە کار کەوتووە و چاک نەکراوەتەوە. MRI وەکو هەر جیهازێکی ئەلکترۆنیە و جیهازێکی گەورەیە، یعنی جار بەجار لە کار دەکەویتن و پرۆستەکەش یعنی سیانە دەکرێتن، سیانەکە دەنەکەش بیڵکیشی دەوێتن لە سەرخەت و ناوەشی شەڵە بەم نزیکانە چاک دەبیتەوە. هەموو شتێک دەکرێتن بە چەندێک شتانە ژێ ئەبینیم احتیمال عملیات پێرین فەوق الکوبرا ئەوانە نەخۆشی خۆمان مەجبوری ڕەوانەی هەولێرێ بکەین. نەکردیەوە لە نەبوونی چاودێری چر بە لەوە ئێستاوە چاودێری چرشمان کردیتەوە ئیشەڵ لەمە دووە نەشتەرگەری مشک و دەماڵش دەکرێتەوە ئیشەڵا لێرە. دوای 30 ساڵ حکومڕانی و بەهۆی بێپلانیەوە هێشتا هەرێمی کوردستان نەبووەتە خاوەن سیستەمێکی تەندروستی پێشکەوتوو. تا ئەو ڕادەی بەرپرسان و کاربەدەستانیش متمانەیان بە سیستەمی تەندروستی هەرێم نییە و بۆ چارەسەری خۆیان و خاو خێزانیان پەنا بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی وڵات دەبەن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.